لروجی جهانی پنابراندا جمارەیەک لە پەنابەرانی سیاسی کە لە ئێرانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان لە پێش بارەگاینەتەوەیە گرتووەکان لە هەولێرمانیان گرت وەک خۆیان دەڵێن گلەی و ناڕازایی زۆریان لە نەتەوەیە گرتووەکان هەیە. ئەم پەنابەرن ئەم لە ئیرانی هاتن ئەم قاچاقن ئەم سیاسینە ما دەبێتن وەک پەنابەرێکی دەفا مافیمە بکەن. تێتەنەوە مادە فیلم بەدایت کە تێ ڕسمی مەدەڕەکە دژەمی بەها بکەن قەت لێنۆر یوئین خودی چند سال هم ایره اشتا یونی چه پشتبانی منکیه قرار خوانی برای چه که خوانی بچه نکه قرار ببنه دروی نبنه دروی حالا هم ایره من حتی نیجه ها بامده دادن بەشێک لەم پەنابەرانە زیاتر لە 20 ساڵە لە هەرێمی کوردستان دەژین کە چیتە ئێستا وەک خۆیان دەڵێن خان و پاسپۆرت و ناسنامە و دامەزراندن و خوێندن و دەرفەتی کار و چەندین مافە سەرەتایەکانی تری ژیانیان پێنەدراوە. بەشێکیان دەڵێن چەندین ساڵە لە چاوەڕوانی چوونی خۆیانن بۆ وڵاتی سێم کەچی ئەویش تا ئێستا جێبەجێ نەکراوە. چەندین ساڵە ئەم لەوێ یوئێنێدا منەوەی خۆ نوویسیە سەر UNHCR کە ساڵا 1998ەوە بخۆ یەک ئەس بخۆ مەخۆ ناونوویسکیە ساڵا 2000 کارتا پەنابەری وەرگرتیە ئەوە نزیکە 18 ساڵەشی ئەم لە کەمپا گردەساڵی ڕونووسنە هەتا نەها یوئێنێ هیچ تشتێک بە من نەدا فەقەت هاتیە عکس و ڕسم و قەول و بەڵێن و ئەو شتانە داینەمە پزگرامە لە یوئێنێ یەکەم داخوازەمە ئەگە یامەیە بەڕێکردنە بۆ ئوروپا وڵاتی سێ هەرچەندان چون مەهمێدێک نینە مەڕێکەت بەس لە بارێ مادی معنەویە یارمەتیەکە ئەو پەنابەرە بکە کە وەزعەکە زۆر نەخۆشەوە. بۆ ماوەی چەندین کاتژمێر لە پێش بارەگاینەتەوەیە گرتووەکان بەردەوام بوون لە سەرمانگرتن و ناڕازایی دەربڕین و دەڵێن ناتوانن زیاتر بەرگەی ئەو هەموو نەهامەتی و کێشە و گرفتانە بگرن. دەمانەوەیان دەرەوەیان خانومانە بۆ چاکرێ و محاشێکشماوە بڕێتەوە و ئاوڕێکمان لێ بدەنە مانی دەگرین حتا کێشەکەمانە بۆ جێبەجێ ناڕێ. پەنابەران گوتیان نەتەوەیە گرتووەکان پێیان ڕاگەیاندون کە کۆتایی بەمانگرتنی خۆیان بێنن دوای 10 ڕۆژی تر کێشە و گرفتەکانیان تاوتوێ دەکەن ئەوانیش دەڵێن گەر نەتەوەیە گرتووەکان چارەسەری بەپەلەی بۆ کێشە و داواکاریەکانیان پێ نەبێت ئەوا جارێکی تر قەبارەی مانگرتنەکە فراوانتر دەبێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.